جماعة ئەمڕۆ یەکەم ڕۆژی پەنجشەمە زۆر تەمەنێکدا سا لەگەڵ کاسەکە ڕووینە سەر ستەیجەکە. خۆشترین بەشی ڤلۆگەکە ئەم بەشێت یەژان خەمەر ئەژاتان ڤلۆگە بۆ یوتیوب بەس خۆ قسەم سێتمان بۆ بکەم. زۆر دڵخۆشم. خۆشترین هەستە کە جوانترین هەستە کە بینەرەکانە بینی بە دڵیانە با چەپڵە ڕێزان پنجازیمان لەکەن. هیوادارم ئێوەش ئەوانی نەهاتون تا ئێستا بێنە سینەماکان و پێکەوە یادگاریکی جوانتەماکەین. دەست باش. کاک باوس وەزەکەی ئەمڕۆ بەلاوە چۆنە یەکەم ڕۆژە؟ یەکەم ڕۆژە لەخوا بەزیادێ سپاس بۆ لایەک یا زۆر گەرمی گۆڕن ئەکەیان بەدڵە لە ڤیدیۆکان تا پیشانت داون چۆنەڵێنە ئیترە شتانە زۆر ڕوونەکەم ئەمە پێمانەڵێ کە نەک تەنی باباسە چۆتۆری وستافەنی ئەمە پێمانەڵێ کە فیلمی تر لەڕێگە ئاگرا مەشغوڵیشە ئەلەندیش خەڵکێنە بۆ مۆزۆی مقابلەکردن. تر شەکەی ئێمە ئاوایە سۆشیەل میدیا تۆزە قورسەوە هەموو کاتێکە یعنی خەو و خواردن و شتانە نازانین چۆنە ترفەم. نایس. ئەوە چییە؟ وەڵڵا ئەوەی منە وەڵڵاهی منە. عافێتە میرە گیان ڤلۆگە بەس زۆر قسەی هین قسەی جوان ژیان ناتوانم ئەخرێتە تیکتۆک فەرموو میرە گیان زوو کاکە گیێگا پای قسە کاکە چیتە؟ کاکە خەفەتی بۆ خۆن ئادەی ئەگری زۆر بێداڵ بەڕێزیت بەتایبەتی کاکژیان لە پشتی کامێرا بەڕێزیت نانا ئەەکەم بە سێڵفی بەجددی زۆر گرابی کاکژیان لەشی ساک بێت وەڵا خەریکی تەربیکردن وەرە با بڕین بۆ لای ڕەها ڕەها بما دۆزێتەوە بیدۆزینەوە خابن لەو سەر لەو سەرە کاک باوس ئەنجا سەڵامی وەرەکەمان نەدەدات ڕەهاتوانتر نەکردا بەسە با یوتیوبیشی ڕامەگەنەوە مۆزوعە ئەنجا ئەوە ئەچەڵە کاتی ئیشە کاگڕەها چی؟ نازانم ئەوە چییە؟ ئەلەندی مقابلە هیواداری نە بڵۆگ شتانەدا بەدڵ بێت چونکە یەکەم جار وشتمانەیتە وەرە لادین بەخوام شانەمان نەدیوە جەماعەت ئەم ڕۆژ دوای 25 پۆست و بەخوام 6-7 ستۆری تر لە ئینستاگرام و فەیسبوک و سناپچات ڕۆژەکەمان کۆتایی ئەوازام سایانزەیشەوە دەستێ کوڕ دیامەوانەمان کرد. ئەوە چییە کاگە ئیلاکی؟ لەشە ساک سەی پێ نەما کاک ڕاست کێشە و چییە؟ ئیلاکی دەست خۆش بۆ ڕێڵ و شتەکان دەست خۆش کاکە لەن تۆشمان دوو بووی دەست ماسی خۆمەکەم تاخیرە و ئەم ڕۆژمای وای
ئەمڕۆ ڕۆژی دووەمی دوێژنە گەیشتینە سینەما بۆ ئیش زەنگ کوێن هەڵڕێ بۆ ئیش الله وەکبەر الله چۆن نرخی بلیتە دانا ئیش هەیە ساژێر نرخی بلی دانین لە دوای کافتریا پێش کافتریا بۆ ئیش ئەمە چییە بۆ جوانە آخر کاکە دای ئەلێ وەڵا کاتی ناکەم بیلاکەم لیلاکی ئەوە چێ بۆ بە کوڕی لێزەڕێ ئەها ئەوە کارینە هەڵ جەوتان مانە جۆرە جدیەکە هەڵساگەیشت گیان ئەو حەبیجان چی بەسەر تر ئەوە هاتوین و زانین وەزعەکە جارە باشە زووە تر دوایەوە کاو دەبێت هیچ لە گۆڕانی دەگۆڕ راوە وەخت جەماعەت لەگەڵ کاڵەخان و کاکشەمەڵ لە چاوەڕوانی چوونە سەر سپاس ئەمە ڕێگاکەیە لێرەوە بۆ ئەودی و خەڵکەکەمی لێ هەلا و چۆنن کاکە ئەو دووەم ڕۆژی جەژنە لە موبایلەکەی ژیارەوە لەگەڵتانە مەویش هەر پارچەیەکە بێ بۆ بەشی ڤڵۆگەکە بە ئەمە لەسەرکەم ئەنجا بێم قسەکەم باشترە حالیان سەعات 6 حالیان سەعات 6 هەچین خۆمانەکەی مەناو ڕووماڵەکەم زای نەکتەرەکان لەکوێن باشە بەرەوەرە ئای چۆن وەرە خۆتانی پیاکەن بۆسە بۆسە بە عەکسمەوە بە عەکسمەوە ئێستا گەرمترینێکی خۆ جۆڵێکی زۆر زۆر خەڵک باوەکە سەرم جادانەوەی پاپات زۆری لا شەشەکەی مەتەمانی ئارە مەنجەڵی ئابراخمان ئەڵڵا ئەوم بەدڵە کوڕە هەلەندی خۆمانە ئاگاداریەک لە ئازاد 1960 ئاگاداریەک لە ئازار 1960 ئەم شەو ژیار سەعاتدا تەمی بابا بینێ تکایە هاوکاری بکەن
لاين اب والله شلون؟ وين آخر پاشا یاره کاسا کنه اینجا ساعت فیلم ها کوچین دبری که زوری بیاد درنی وساعات يعني صوت شدة كاسا جيني أنا معه دوازده تشكل لو يعني جو سليماني دو بين أنا خوف لوجا لو كانت أبغى انا بنشا برا تطلعين سيب يعني جو لونير أو أنا شو دارو ماي والله والله هار يعني أو قربوا لي زاري هلا يا سعد وانزا قاعد أنا وأنا ما بريني خلاص زاري أنت يعني ما تيجي لا خدمتك مالو يخوم راها ليزر أستا يانزو تشلبين دقيقة بريني دارو يكسر دست كينه ولا بوست خوام محاول ولا دست عفوز أزاين شو أنا قرمبوری جشن لیره قرمبوری جشن أو كل لیره أخيري كرمال أخوه كوجب بوست بون أبروفي ولا دست عفوز مي يخون بيني كوا كاسي دنيا كاكا بقى برينو بوست كينو برينو بعض ورا نفس لا قال ما بقرن هذا شي هكا جاري باي باي حالك يعني ها سيني شو عشان موبايل مين عندنا لابتوب ابيو ديزاين كان مش باسكا جاي يعني سير يعني كان كاكا والله يدرن اساس سينما ده كان تاريخ واجا ولكن بخوا كمي بابا ايش يعني طابه ابي حبتي بخوم بخوا طبعا زين كوش نعمل كلاسي هاي من الورد قلتوا يتر نازم چون برای این کاری انجام دیزاین ما با کلاسم 33 ابرا 3352 نفر بینید اونه بود دوام روشا جماعة لقل كاسة شهرين روين جورو برای خودت تجربه کارشون کارها بس نازم لتاریکه که چطور شروع نمی‌کنی زور تاریکه يبغى نعبر سينس بشيء هاجا خير هزبت شيء بس ما بشيء زورة كالا خاتو هزبت شيء والله أمر رامي صولدات جاري ساعات شو عارف بين شيء كاك شغل تو هزبت شيء ما عادي تلك شو ينجرو لا قلم بدنا بينو بخششتها چی؟ موبایل رو باید اینجا استاکر که باید که برون پوزش نکن رسم نگاه خالق بگیرم سمع میوانی زخم من هیم رو فرمسیه کن اما دمیه کلی و تو بعد در نگاه جماعة شلونن باشن تخوا من قليكن لا يجي جناح نية أجا كسر قليرة إيشكا من سبيشو سبيشونا دينشو بين بو إيرا نتواني بليديك مدامي كاوشو أما دوم جامي بخير بيت والله سوريا جابوا أقل وصحيح ها ما شاء الله قرب الله بس كعك أبو أبوت هلا خدمتها نعم جابوهيز والله بانو تيجي تمام ساعية بس خويني أي شيء زور أسمع مجبور خوجا باني أحسن ضل وأنت راتشي بس في مكان أوبرا بجدي أوكي خلق لي أكا وأنا عاقشني تو فيلمي كوري راسك بممكنات وأني وكو فيلمي شي كوري هوليوود كبمليون دولار جا صرف كرا بمليون جار أم أكترانا بوم
حکتیان بینیوە ڕاست قەت ناتوانانی بکەیت بەڵام تۆ دوایین لە یەکەم وەکو سەپۆرتیان بکەن بەرەبەر باشتر ئەبن و دڵنیا بن لەوەی فیلمی کوردیش زۆر فەرقی کردووە لە چاو ئەو لە 5 ساڵی بۆیە من احتیاجی زۆر بە باش شێت ئەنجا تۆ کامە بەدڵ بووە زۆر دڵنیا بە ینی لەدا تۆ جەماعەتێک گەنج بەڕێوە کە ئیشی گەورە ئینشاءڵڵا تا یەکێکان لێرە سوپاس سوورێن ڕێنەمایانە سپرایزێکی کەشمان هەیە بێزگە لە کاک سوورێنەوە تا لێرە وەستا وەرە السلام عليكم صلاة عليه حاضر وسلام مشاري خوشويست قربانه همي حالي رو فيلم شاناسيكي طواو فكاكسيان بجدي يعني لبواري السينما لبواري هموش شخصي قوم زانياري مزول بينيوا ودسخوشي ليكم وهو يعني زاني فيفا ولا مشتري قربانه وروح بتجي في المكان يعني زور بدڵم بوو لە چاو ئەو فیلمانی کە پێشتر دەپێنراوە ناوکوردا ئەتوانم بڵێم بەرەو پێشتونێکی چاک بەڵام لە هەموو فیلمێکان ڕەخنە هەیە ڕەخنەکانی خۆم بە دەپێنەرەکەش و ئاگای لێ بوو بەڵام حەز دەکەم لێرەوە بڵێم کە زۆری ئاکشنەکان زیاتر لە کۆتایی فیلمەکەیا بوون گە بیان توانێ هەنێکی بێنە ناوەڕاستی فیلمەکەەوە شتەکە بەلای منەوە جوانترە بەس ئەمە ئەوە ناگەێنە کە بیشکێنمەوە بە زۆرم بەدڵ بوو بە هیوای سەرکەوتن و ئیشی جوان چەند ساڵ لە بڵۆگا دەرەکەی دەمێکە ینی ئەمە هەر خۆم بڵۆگ تااقەتم لێ دیکە یعنی ئێستا کاتووە دەبەردەم بڵۆگە تۆزە شتێکی سەیرە زۆر دەمێکە خۆشەویستی حەمە ئەنجا ناو پۆستەر وڵی ڕاست ناکە دەنجایتر ئەم ڕۆژاتی نەکۆتایی ساعت چەندە حەمەجا ساعت 12 ڕێکاوت ڕۆژاتی نەکۆتایی ئیش و شتەکانمان ڕۆینەوە نامەوە شەخوام دوایانە نازانەیگری بوو تر لەوانێ هەمی بەم ساوی بڵاوەکەیت ئەسەکەم فێمیت وڵێ جەماعەت ئەنجا دیسە سوپایزێکی زەخممان بەکارهەیە ئەمەکیان وەرە ئادەی السلام عليكم دوای چەند ساڵانە لە بڵۆگەکەی دوای تقریبا ساڵ و نی و 2 ساڵ ئەبێت اینجا ئەمڕۆ هاتوین وتەمی بابا بۆ جاری دووەم پشگیری سینەمای کوردیە ڕۆڵا اینجا من خۆم بۆ ژیارم باس کرد یەکەم جار کە سیرەکەم بە سیرەکەم چان خۆشیان ناخۆشە دوم جار بە وردی سیرەکەم ئەتر زۆر چێژی لێ بین وەمانە بۆی ئینشاءالله ئەم ڤڵۆگەشی بەدڵتانە بێ ناتوانم بڵێم وەڵا وەرن چونکە نازانم کاک ژیار کەی دایانێ بە حەقەت ڕاستەکە لەوانێ درەنگ بێ بۆیە بەڵام ئینشاءالله بتوانن لەگەڵ سینەما بڕۆن سەیری فیلم بکەن لە بەرەوەی جیهانێکی تایبەت و جیاواز و ئەمانەیە و اینجا کەناڵی کاک ژیارم بۆ سەبسکرایب بکەن پشتگیری کەناڵەکەیم بۆ پشتگیری بکەن و ئەمانە و اینجا کاک ژیاری جێبێ هیچ نەبێ نیوەی من بتوانێت بەردەوام بێ شتێکی باش ڕێز و خۆشەویستم بۆ کاک ژیار هەیە لە شێستان بە ئەویش وەکو ستافێکە لێرە و سەرکەوتوو بێ ئینشاءالله شتی جوانترمانی من فەرموو ماڵ بڵۆگی خۆم بس ڕۆژی حوتەمە من بە تەنها لێڕم هاوڕەکانی لێ نییە بەڵام لەگەڵ بینەرانە بوون هاتنی ژوورۆکێکەوە قسەمان کرد نەمانگرت هێشتا چاوەڕێی ئەوەم دوای فیلمەکە لە دەرەوە فیدباک وەربگرینەوە دواتریش فۆتۆی لەگەڵا بگرین ماشەڵڵا خەڵکی زۆر دڵخۆشم زۆر تۆ زانی سە بڵێم ژیریان ژیار منەر وێڵم ژیر هیچ وەڵا خەی ناکە ژیار گیان ئەو هەرەمان پێ سەرکەوتن هەستی چۆن ناڕێ چۆنە لەسەر فیلمەکە ڕاکە زۆر باشە و هەستیشم زۆر خۆشە بە دەرزایان چەند ڕۆژە ئێمە هەر ئێنەرژی خۆش و پۆزیتیڤمان و بۆ بینەرانی فیلمەکەیان بینەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگابێت خەڵکی ئەگەر پێناوانێت کە هەرێک لە شارەکانی سلێمانی هۆلێر و کەرت و نمایشکردنی فیلمەکەمان تەنها تایبەت نەبوو بە 4 ڕۆژی تر خەڵکی وێستەکە جەرگیش تەواو بووە نمایش هەر بەردەوامە ئەتوانن لە هەرێک لە شارەکانی کەرت و سلێمانی هەولێر ڕۆژانە سەردانی سینەما بکەم لە سلێمانی سیتی سینەما لە کەرت و تایم سەنتەر مۆڵ سینەما و هەروەها سینەما ئیمپایر لەناو فامیلی مۆڵی هەولێر
هەموو ڕۆژێک بەردەوامەوە هەر کاتێک یانەوێت ئەتوانێت سەردانی سینەماکانی ببینێت. بعد لەگەڵ کاکاتی کاکەڵێستی ساڵتان لەبێ جەماعەت چۆنێک باشە. سەوارە دەچی قسە بکەین جارە. فیلمەکە طبعا. ئەرە وەڵا ئەم 4 ڕۆژەی جەژنین. فیلمەکەمان ئەوە چەند ڕۆژەکە نمایشکردنی دەستی پێ کردووە و زۆر دڵخۆشین بەوەی کە بینەرێکی زۆر لە هەموو شارەکانی کوردستان هاتووە بۆ بینینی فیلمەکە. ئەمە ئیتروا کات کە دڵمان بە کارەکەمان زیاتر خۆش بێت ماندبوونی نزیکەی ساڵێکمان بیر بچێتەوانێ و هەر کەسێکیش کە فیلمەکە بینێت ئەوانەی کە نەمەمان بۆ نێرن خۆشحاڵین کە ڕای باشیان هەیە و داواکەم لەو کەسانی کە تاسە دەرفەتی بینینیان نەبووە کاتێکدا بنێن چونکە فیلمەکە هەر بەردەوامان تەنها بۆ جەژن بێت کاتێکدا بنێت و فیلمەکە ببینێت شانازی بکات بەوەی کە فیلمێکی کوردی لە ئاستێکی زۆر پێشکەوتووە بەرهەم هاتووە و ئەویشتێکی دەبینێت. سلااو ڕێز بۆ ویلایەک خۆشحاڵین کە تەنها جەژن تەواو بوو بینەرەکانی فیلمەکەمان زیاتر بوون لە نزیک بوونەتەوە لە 20,000 کەس کەمە ژمارەیەکی باش و تقریبان چاوەڕوانکراویشە چونکە خۆمان لە فیلمەکە ڕابێنین ئەزانین چۆن دیلاک بووین و بە سوپارەتێک دروستکراوە ئێوەش بۆن فیلمەکە ببینن نمایشکردنی فیلمەکە لە کەرکووک و لە سلێمانی ناولێ بەردەوامە چاوەڕێکانین و بڕۆنترین بابا ببینین. زۆر سپاس. جەماعەت چۆنن؟ ئەمڕۆ وابزانم ڕۆژی 15ەمی پەخشە جا دەمێکە ڤیدۆم ڕیکۆرد نەکردەوە تر هەر لە سینەمای خەریکی ئیشین و بەڵێ حەزەکەم جەماعەتام شانم سەیریکەم چی لێ هاتووە کوڕێکی پڕ ئەنەرجی خەوی لێگەوتووە کاکاری بەداخە کاگەلەن هەر بەجێ هێشت ئەرە وڵات چی بکەینی تر پۆزیشن و شوێنەکەمان لێرە دانیشتین خەریکان ئەمە زۆر وێرانە هیلاکی مەڵا هیلاکی پێبزانین کەی تەواو بێ